سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتێب پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە پرسی بودجەی حزبەکان دەکەین لە هەرێمی کوردستان. ئەم پرسە ماوەیە کە باسی لێوە دەکرێت، ماوەیە کە دەوترێت دەبێت هاوسەنگیەک هەبێت لە بودجەی حزبەکان و هەندێک پێیان وایە دەبێت بەپێی ڕێژەی کورسیە بەدەستهاتووەکان بێت، واتە هەر حزبێک چەند کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان بەپێی ئەو کورسیانە دەبێت بودجەکەی دیاری بکرێت. ئەمە لە کاتێکدا کە بڕیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە تا ئێستا کۆتایی نەهاتووە باس لەم پرسە بکرێ و ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە یەکلا بکرێتەوە. لەو بارەیەوە بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بۆدا کە دوانیوەڕۆی ئەمڕۆ کە دیارە ئێستا کۆبوونەوەکە بەڕێوە دەچێت سەرۆکی فراکسیۆنەکان هەروەها سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بۆ ڕێکەوتن و داڕشتنی کۆتایی لەسەر پرۆژە یاسای دەستەی سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و بودجەی پارتە سیاسیەکان کۆ دەبنەوە ئاشکراشی کرد کە بۆ چوونی سەرجەم فراکسیۆنەکان لەسەر پێگاتە و شێوازی دەستەکە کە تایبەتە بە دەستەی هەڵبژاردنەکان یاخود دەستەی سربەخۆی هەڵبژاردنەکان ئاماژەی بۆ داوە کە شێوازی دەستەکە و سەرجەم فراکسیۆنەکان لەسەر ئەو شێوازە و پێگاتەکەی لێکەوە لە یەکتر نزیکن و ئاماژەی بۆ داوە کە ئەمڕۆ باس لە بودجەی حەزبەکان دەکرێت لەم کۆبوونەوەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان. ئەگەر ئاماژە بە بودجەی حەزبەکان بدەین لە هەرێمی کوردستان دیارە پارتی دیموکراتی کوردستان بودجەی 4 ملیار و 800 ملیۆن دینارە، بە هەمان شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بودجەکەی 4 ملیار و 800 ملیۆن دینارە. بزوتنەوەی گۆڕان 600 ملیۆن دینار وەکو ئەمە دیارە وەکو مانگانە. حەزبی شیوعی کوردستان 580 ملیۆن دینار وەردەگرێت، یەکگرتووی ئیسلامی کوردستان 450 ملیۆن دینار، حەزبی زەحمەتکێشان 400 ملیۆن دینار، کۆمەڵی ئیسلامی 350 ملیۆن دینار، حەزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە هەمان شێوەی کۆمەڵی ئیسلامی 350 ملیۆن دینار، بزوتنەوەی چاکسازی تورکمان 123 ملیۆن دینار وەردەگرێت، بزوتنەوەی ئیسلامی کوردستان 80 ملیۆن دینار، پارتی کرێکاران و ڕەنجدەرانی کوردستان 70 ملیۆن دینار، بزوتنەوەی دیموکراتی تورکمان 50 ملیۆن دینار. دیارە نزیکەی 10 پارتی تریش بودجەکانیان دیاری کراوە کە چەندە، بەڵام ئەوانەی کە سەرەکین و خاوەن کورسین لە ناو پەرلەمانی کوردستاندا پارتی دیموکراتی کوردستانە کە 4 ملیۆن و 4 ملیار و 800 ملیۆن دینار وەردەگرێت و بە هەمان شێوە یەکێتی 4 ملیار و 800 ملیۆن دینار، گۆڕان 600، حزبی شیوعی 580 ملیۆنە، یەکگرتوو 450 ملیۆنە، حزبی زەحمەتکێشان 400 ملیۆنە، کۆمەڵی ئیسلامی 350 و حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە هەمان شێوە 350 ملیۆن دینار وەردەگرێت. لە ئێستادا لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی کە هەندێک دیارە لایەنەکان ببورن کۆکن لەسەر ئەوەی کە بەپێی ڕێژەی کورسیەکان بێت ئەم بودجەیە بەو پێیە دیاری بکرێت. هەندێکی تر باس لە مێژووی خەباتی حەزبەکان دەکەن بەوەی کە ئەو حەزبانی مێژوویەکی دوور درێژیان هەیە دەکرێت بودجەکانیان زیاتر بێت لە حەزبەکانی تر کە چەند ساڵێکە دامەزراون لە هەرێمی کوردستاندا. لەگەڵ ئەمەشدا هەندێک لایەن لەگەڵ ئەوەدان کە هەر حەزبێک لە ئێستادا لە هەرێمی کوردستان بوونی هەبێت دەبێت بودجەی هەبێت بۆ بەردەوامی ژیانی سیاسی ئەو حەزبە. لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و دەتوان لە ڕێگەی ڤیدیۆ سکای بۆ ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشدار بن. هێمن لەگەڵماندایە لە بەغداوە، ئەم کاتت باش کاک هێمن. زۆر سپاس دەکەین، فەرموو کاک هێمن. تایبەتە بە بودجەی حەزبەکان لە هەرێمی کوردستان کاک هێمن. کاک شوانی من داواکاریەتم جگە لە ئەوەی ئێمە لە بەغداین جیاوازە لەگەڵ بەرنامەکەت. بەڵێ فەرموو. کاک شوان گوێمان لێتە کاک هێمن، بەڵێ فەرموو. کاک شوان ئێمە 35 ڕۆژە لە بەغداین وەکو لیوای حکومەت. بەڵێ 35 ڕۆژە لە بەغداین تا ئێستا بەدل نەکراوین. بەڵێ داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئینزارانەوە کاک هێمن؟ نەوەڵای ئێمە لە ئینزارانین کاک شوان، بەس ئێمە 35 ڕۆژە لە بەغداین تا ئێستا بەدل نەکراوین. بەڵێ سپاس بۆ کاک هێمن لە بەغداوە. گەرمیان لەگەڵماندایە لە دەربەندیخانەوە، ئەم کاتت باش کاک گەرمیان. کاک گەرمیان لە دەربەندیخانەوە
زۆر سپاسەکەین فەرموو کاگەرمیان. کاکشۆ من پێم وایە لە هەرێمی کوردستانە بجێی ئەو حیزانەش گۆڕن هیچ دەمەسەلەکە ناگۆڕێ چونکە ئەوە چەند ساڵە بورجێ ئەم وڵاتە بە هەتە درێ و ئەبرێ 21 ساڵە بورجێ ئەم وڵاتە ئەکرێ و ئەو جوان لە گومرگ و هەتاک و نەوتەکەی ئیمڕۆ ئێمە لە کوردستانە هیچمان دیار نییە ئەوە من پێم وایە حەچی لەو حیزانە ببڕن کاکشۆان هیچ لە مەسەلەکە کەم نهاتەوە من پێم وایە وەکو خۆی ئەو بوجەی حیزانە وەکو حیزب شوعی زەحمەت کێشان هەمیان بوجەکان ئەبرێ باشتر ئەگەر ناندەیتێ ئەوە پارتی ئەو بوجە ئەزێ و ئەش ئەوە چۆن پارە کاگەرمیان تێنەگەیشتن لە قسەکە دواتە کەمکردنەوەی بودجەی حەزبەکان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ بۆ بە شێوەیە پێت وایە ئاوایە کاکشۆن لەم وڵاتە هیچ نییە پارە نییە تا ئێستا خەڵک بوجەی وەرنەگرن باشە کە پارە نییە و کە ئێستا قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان کاگەرمیان کە ئێستا قەیران هەیە بودجەی حەزبەکان ئەگەر هاتوو کەم بکرێتەوە ئەمە کاریگەریەکی باشی نابێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان من ماوەکە دیارە پرسیار دەکەم بۆی کاتت دێنێ کە وەڵام دەیتەوە فەرموو والله کاکشۆ من پێم وایە بوجەکە برێ بۆ ئەوان ئەو بوجەش سەرکەڕە بگەڕێتەوە هیچ کەسی استفادە لەو بوجە و لەو پارەی هەرێمی کوردستانە ناکا ئەوە پێمانە خەڵک معاشی وەرنەگرتە موچە وەرنەگرتە ئەوە جەژ لە خەڵک پارەی پێ نییە خەڵک هیچی پێ نییە خەڵک هاواری لێ بەرز بۆ کاکە تا ئێستا نازانم ئەمانە بەڵێ کاگەرمیان سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد کاکەجان کارتان باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک ئەحمەد والله برای من بالنسبة کەمکردنەوەی بودجەی حزبەکان یەک شتێک لە کوردستان ناگەڕێ هیچ شتێک لە مەسەلەکە ناگەڕێ چکە پێشتریش کە یعنی پێش ئەو قەیرانە بێت زمانی پێشێستا حزبەکان هەمان بودجێ هەبوو ئەو قەیران شتێک کەچی لە گۆڕێ نەبوو ئێستاش هیچ حزبێک ئامادە نییە سادەش سەوە کاتم بۆ لەمەکە بودجەکەی کەم بکرێتەوە بۆی قەیرانەکە لە هەرێمی کوردستان کەم يعني خير كلا يمكن كان دانا منين مرام المبي كاركتني أزبكان يعني مجكنا بودا بين كريم بنا أزبي شعي بلان خبرات جدود دريجي كده باش راس خبرات جدود دريجي كده بس بلا ما يسلم عليك نهرين كردستان ده في نزيجة ده سبنديك أزبي شعي لم شارع ديارية ككاري وغيره يعني مبي كاركتني أزبكان مش دوي جوران كاري بازكان كاري جوان كادن حقا بوجتي زاتر بلا أزبي كتير يعني مبي شلون يسمى له رجال يعني لما غضب بري مبي تحقق بروبوت عندنا بابو زكاه في كاركدني از مكان دابه تندي كاري زياده بكن عزبه تندي كاري شالا شي بي تندي خدم لك خلق قاعدين بابو زي عزبه زياده بالله وبو از مكان سپاس بۆ کاک ئەحمەد بارزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان ئەم کاتێک تۆ باشتر برای بەڕێز سپاس دەکەین فەرموو برای بەڕێز هیوادارم قسەکانم خلاص نەبوو تەواو نەبوو هیوادارم تۆزێک کاتێک دەدرێت ئەگەر ئەسیەت نەبێت فەرموو کاک بارزان بەڵێ یەکەم شت لەسەر بودجەی حزبەکانە ئەڵێن ئەمە حزبی قەدیمە و خەباتیەوە بە ڕێژەی خەباتەکەی خۆیەوە ببوورە لە چ قانونێک و لە چ لە یاسایەکدا ئەم یاسایە ڕێت تێدا بڵێ ئەمە حزبێکی قەدیمە و شۆڕژکێرە بڵێ موچەکەی زیاد بێت ئایا حزبەکەی جدید وەکو بزنەوەی گۆڕانە 2009 هاتووە ئایا من پێت ئەڵێم کورد نەبووە لە عەسمان هاتووە لە عەرەبە هاتووە ئەم حزبەی دروست کردووە هەر خەڵک نەبووە ئەو حزبەکەی قەدیمش هەر خەڵک نەبووە وەی لەو حزبە کردووە ئەمڕۆ حزبەکەی قەوی کردووە ئەمە قانون نییە بەڕای من واتە کاک بارزان تۆ لەگەڵ ئەوەی کە بەپێی ڕێژەی کورسیەکانی پەرلەمان بێ بودجەکە دیاری بکرێ تأكيد سەد من لەگەر ئەوە داما بەڵام شتێ ترش لێر هەیە ناگۆڕێت ئەگەر تۆ ئەم موچەیەش لە ڕێژەی وەکو کورسیەکان تۆ هینی بکەیت مقابلی بکەی هەم لە حزبەکانە ناگۆڕێت چکە بۆ نمونە گومرێکی برایم خەلیل حتا ئێستش لە دەستی پارتیە نیوەی دابەش دەکری بۆ مەکتەبی سیاسی پارتی ئەچێت شتێکی ترش هیوادارم لەمە کاتێکم پێ بدەی ئەگەر ئەرسیەت نەبێ زۆر بە کورتی کاک بارزان تکایە بەڵێ قوربانت کەناڵی NRT کەناڵێکی حکومی نییە کەناڵێکی حزبی نییە کەناڵی این خەڵکە داعیا کات خەڵک زەخر لە کەناڵی NRT بکە بڵێ بۆ ئەم حزبم بۆم دیار بکەم بۆ پێشمەرگەم بۆ دیار بکە کەناڵێکی سەربەخۆی ئازادە بەڵێ سپاس بۆ کاک بارزان ئەڤین لە هەولێرەوە ئەم کاتت باش ئەڤین خان کاتێتە باش بەڕێستانی باشی زۆر سپاس ئەڤین خان فەرموو بەێ دەستخۆشی بوو تەوارێتە ڕاستی سەبارەت تەوارێتە برجە حیزبەکان برجە حیزبێ بلا ڕێژەی دەنگدەران بیتن بۆ نمونە حیزبەهای کورسیت های زۆرترین کورسی حیزبەهای کەمترین کورسی بەراورد دێتە ڕاوەستاندن هیوادارم حکومەت برجە حیزبەکان وەکو کورسیەکان دەنگدەرەکان چەندیان هەیە و برجەکان دابەش بگیرێت لەسەر حیزبەکان دێتە گۆڕینیش بۆ نمونە حیزبە پارتی دیموکراتی کوردستان ڕێژەیە گەرن بەدەستینەوە بلا وەکو یەکەمین حیزب برجە بێتە داباشکردن گۆڕان وە توف یەکێتی لە دوو گۆڕان وا بێتە داباشکردن
بۆ نمونە دەبێژم یەکەمین برجە ژێتە گۆڕاندن و بڵە خەڵک وە ڕاجبین نەبیتن بۆچی هەموو ئەvە چەند ڕۆژە چەند مانگە برجە نایتە عێراق نایتەدا باشکردن بۆ هەریمە کوردستانی و حکومەتە برجێ دەتە پێشمەرگە دەتە فەرمان بن. بەڵێ سپاس بۆ ئەڤین لە هەولێرەوە دەشتی هەر لە هەولێرەوە ئەم کاتت باش. الو سڵاو لێبێ کاک دەشتی. باشی زۆر سپاس فەرموو. باش بڵێ سپاس دەکەم کاک دەشتی من گوێم لێتە. باش سەبارەت بە وزەی کوردستان هەتا هیچ شوێنەر نییە. بەڵێ سەبارەت بە وزەی کوردستان هەتا هیچ شوێنەر نییە. ئەو وزەی کوردستان کە بە یەکگوت و کۆمەڵ بەقەدەر وزەی شوعیوە ناگرێت شوعتای کورسیەیە. سەبارەت بە وزەی گۆڕانیشتان گۆزانەوە دامەزاری وزەشی لە کوردستان نییە و شەڕەت بیست بە ئەژاد نییە. ئەو وزەی کوردستان تەنها ئیشاریفاتی دەخۆن لێ سمەدن ڕاستی. بەڵێ سپاس بۆ کاک دەشتی لە هەولێرەوە بەختیار لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک بەختیار. ئەم کاتێ بەڕستان سپاس دەکەین فەرموو کاک بەختیار. برای بەڕێزم سەوارە بە بودجە و بۆ حیزبەکان. بەڵێ من پێم وایە هەموو حیزبێک بە پێی سەنگی خۆی قورسایی خۆی لە هەرێمی کوردستان پارەی بۆ دابینکردن نەکە بە پێوەی خەباتیە بۆ خەباتی هەبوو یان نەبووە هەموو کەسێک بە پێی خەباتی خۆی ئەمڕۆ مەعاشخۆر و مەعاشی خۆی هەیە و بودجە لە حکومەت و لە میلە دەبرێ و ئەڕوا بۆ ئەوانە نەوەکو بە پێوەی 4 نەفەر بن یا 100 نەفەر بن بێ بەدایان ملیۆن دیناریان بۆ سەرف کرێ و بڕی هیچ شتێکیش نەکەوێت بە پێی دەنگانی ئەمڕۆ کە لە کوردستان هەیە بە پێی ئەو دەنگانە ئەبێ بودجە بۆ ئەو حیزبانە سەرف کرێ. بە پێی ڕێژەی کورسیەکان واتە کاک بەختیار؟ بەڵێ بە پێی ڕێژەی کورسیەکان ئەبێ پارە بۆ هەموو حیزبەکان سەرف کرێن نەوەکو ئەگەر کۆمەڵی خەڵکی کەمن 100 کەسن 50 کەسن بێن لە حیزبێکی بۆ نمونە 20 کورسی 10 کورسی 15 کورسی زیاتر پاران بۆ سەرف کرێ ئەمە خوا قبولی ناکە و ئەمە هیچ ڕەوایەکی تیا نابینم. بەڵێ سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانیەوە. جوتیار لە شارباژێرەوە ئەم کاتت باشکار دەستخۆشی بەنامەکە لێکم کاک زۆر سپاس دەکەم. بەتەکی کاکشان ئەبێ ئەو دابشکردنی ئەو بودجەیە یا تحقیقی ئەو بودجەیە بە پێی کورسیەکان بێ ئیلا پێی کورسەکان نەبێ ئەویتری یعنی شتێکی نایاسایی و ناقانونیە لە حقیقەتی شتێکی تری شەیە هەندێک لەو حیزبانەی تر بێبەش نەکرێن باشە بەڵام بەداخەوە حیزبانە زۆریشان پاشکۆی حیزبە گەورەکان بوون چەند ساڵە یعنی لە عەمر و ئەوامری حیزبە گەورەکان دەرنەچوون هیچ شتێکیان بۆ هاوڵاتی نەکردوە تۆ ڕێکخراوێک یا حیزبێک کە نەتوانێت خزمەت بۆ وڵات و نەتەوەکەی بکە یعنی بۆچی پارەی بدرێتێ و ئەو پارەیەش کە دانراوە نازام هەندێک پەرلەمانتارەکان بڵێن بۆ کورسێک 90 ملیۆن و نازام جگەڵە 60 ملیۆن و بەڕاستی ئەو پارەیە زۆرە ئەمڕۆ وڵاتی ئێمە لە قەیرانێکی زۆر گەورایە بێ و پارەیە بەڕێی من زۆر کەم بکرێتەوە بەڕاستی ئەوە بەڕاستی زۆر شتێکی یعنی ئێمە لە قەیرانێکی زۆر گەورەژین ئەمڕۆ وەزیری دارایی قسەی کردو نازم 7 ملیارد دلار نازم شتێکیوە یعنی وەزارەتی دارایی بێجێیە یعنی چیەکەی لەم زروفاکە ئێمە لەو پەر سپاس بۆ کاک جوتیار هەژار لە هەولێرەوە ئەم کاتت باش کاگەژار. ئەم کاتت باش کاکشار. سپاس دەگەین فەرموو کاگەژار. کاکە بەنسبەت بودجەی حیزبەکان بەڵێ بەنسبەت بودجەی حیزبەکان ئەو حیزبانە لە فەڕاشێک کە تا چایەتی هەتا مەسئولەکان هەموو موچەیان هەیە لە حکومەتیان نازانم ئەو بجە زۆرەیان بۆ داناون ئەگەر بە کورسی بی ئەگەر بە خەباتی ئەو بجێ بۆ چێ بۆ سەرفەکەن دەچی سەرفەکەن بەڵێ ئەو پارەیە یعنی بە ناوی چی وەرەگرن و بۆ سەرفەکەن ئەگەر بۆ کرێ خانوو بێ ئەگەر بۆ چی بێ یعنی هەموو مەسرفێکیان لەسەر حکومەتێ لەلایەک لە حکومەت وەرەگرن و لەلایەکیش یانێ بە ناوی بجێ حیزبەکان ئەو پارەیە وەربگرن بۆ خەڵک ڕوون بکەنەوە بجێ بۆ چێ 65 ملیۆن دلار و نازانم چەند هەر کورسیەک. سپاس بۆ کاگەژار فەریق لە شارە زوورەوە لەگەڵماندا ئەم کاتت باش کاک فەریق. سپاس دەکەین کاک فەریق فەرموو. وڵی کاکسوانێک پێشنیارمێ بۆ جەنابتان بەڵێ فەرموو.
خۆ دەزانی بەیانی دووبیانی جەژنە و خەڵک کلێتی و گۆشتی و جلی جەژنی و مانە هیوادارم تەوەرێکی تایبەت لەسەرەوە بکەن چکە لە حکوومەتی پارتی وێکێتیا هەموو جەژن مەحبەتاوە ئێستا لەسەر هەموو وەزاری کارایەوە و معاش نێ هیوادارم ئەوە بکەن تەوەرێک ئەوە زۆر مهمە ڕۆژی جەژن و عەرەفە لە بڕۆ پارێت پێ نییە پێش 6 وەزارەت بێ هیوا کراون بەنسبەت ئەو تەوەرەشتانم پێم وایە ساکی لە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دوێنێ پێنە شەیدیان داوە لە بەرەکانی جەنگا من پێم وایە پەرلەمانی کوردستان ئەمە دوام بکات بۆ کاتێکی نادیار چکە حیزبی سۆسیالیست حیزبی شۆعیز پێشان هەموو لە پێش وەکو پارتی وێکێتی شەڕەکەن هێندی حیزبیشمانەیە لە بەرز بێتە کاتیشتون و قسە ئەکەن و بودجێ حیزبەکان کاکە بێوەرە لەگەڵ داعشا شەڕ بکە لە پێشەوە خەتەر بێ بڵێ بودجێ حیزبەکان کە بڕۆ زۆر سپاسانەکەم. سپاس بۆ کاک فەریق لە شارە زۆرەوە لە فەیسبووکەوە ئالانی ئەلەند لە بریتانیاوە نووسێتی پێویستە ئەو بودجە زەبەلاحە بوەستێنرێت بۆ پارتی وێکێتی و ڕێژەیەکی زۆر بگەڕێنەوە کە لە ڕابردوودا بردویانە چونکە خەڵک محتاجە نەک حەزب ئەم هەموو نەوت و داهاتە دەبرێت بێ ئەوەی کەس بزانێت ئیتر بۆ واز لەو بودجەیە ناهێنن پێویستە سەرۆکی پەرلەمان زۆر ژیرانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات بۆ برن علی لەگەڵماندایە لە پێنجوێنەوە ئەم کاتت باش کاک علی ماموو کاتت باش قوربان چۆنی وەرز سپاس دەکەین فەرموو کاک علی شکر باشی وەرز باشم زۆر سپاس دەکەم کاک علی ئەرێ باشە نازانم خەمی گەورەیەوە تەنها خەمی حیزبەکانە و خەمی گەورەیەوە تەنها خەمی کورسی و خەمی کۆمەڵێ مەبلەغە ملیۆنە دۆلار ئێوە مەبەست چییە کاک علی مەبەست چییە لە ئێوە وەکو میزایەوە بەڕاستی کاک علی ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان کۆ دەبنەوە بۆ ئەم پرسە ئەگەر گرنگ نەبێ ئێمە چۆن باسی دەکەین لە خۆمانەوە پەرلەمانی کوردستان ئێستا سەرقاڵی ئەوەیە کە باس لە پرسی بودجەی حەزبەکان بکات ئێمە لە خۆمانە شتێکمان باس نەکردووە یەکەم جارە پەیوەندی پێوەکەم یەک تۆز مەجالم فەرموو با مەجال دین بە کاک علی فەرموو کاک علی ئێوە بەڕاستی لەوە پێش هەموو ئابڕووی ئەم حکومەتە برابوو لە ڕێی ئێوە و لە ڕێ و برادرانەی کێنێن و لە ڕاستیا لەسەر کاک علی باسی هیچ کەناڵێکی تر مەکە ئێمە لێرەدا کارکردنی خۆمان شێوازی کارکردنی خۆمان هەیە بێلایەنین ڕێزی ناکەم بەڵام جێگەی داخەیەتا ئەوە تا ئەمڕۆ وەزیری مالیە تۆ مەجالم بەخۆوا دەخکەتەوە بوورە فەرموو بەڵام جێگەی داخە وەزیری مالیە کە ئێستا عایدی گۆڕانە ئەمڕۆ سەر شافی تەلەڤیزیۆن توێتی هیچ شوێنە پارێکیانێ کاک باشە باشە جێگەی داخە بۆچی ئەمە ناهێنن لەوە پێشەوی ئێمە موچەی کابانی ماڵێن موچەی فڵانین ئێستا بۆ دەنگ و باسی هیچ نەماوە ئەلەقەن هەر موچە ڕسمەکەی خەڵک بنبا بە کەسێکی تری ناوێت لە ڕاستیە ئەمە لە ڕاستیایی کرد کابرا چەند ملیۆنی بێ و چەند ملیۆنی بێ ئەمانەی کە چوونە پەرلەمان لە چاپۆ بۆ ڕاست لە ڕاستەوە بۆ چەم لەبەرە ملیۆنان نەچوونەگینا هیچی ئیشی بە کورد لە ڕاست ئەی چی لەبارەی بودجەی حەزبەکانەوە کاک علی پورە بودجێ حیزبی چی من نازانم حیزب خۆکا کە لە ئیسلامی و لە عیلمانیە بۆ خوای ناکە هەمووی بۆ گیرفانیە کابرای باوکو بەڵێ سپاس بۆ کاک علی لە پێنجێنەوە هەردی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاگەردی سلام علیکم مامۆستا علیکم السلام فەرموو کاگەردی کاکە دەستخۆشی بەرنامەکەت دەکەم بەڕاستی کاکە تەلەڤیزیۆنە حەق و ڕەقە بەڕاستی خۆشتان لێ دەکەم لەوە بەرنامە جوانەی بەڕاستی حەقا ئەو شتاکە هەنگۆ دەرێن ڕاگیری قسەکانی گوتی بەڕاستی زیرەکەن ئوستازیشن لە هەمووتانەوە لێرە تەلەفۆن دەکەم بەڕاستی تێدەگەن لەبەر تەلەڤیزیۆنەکەدا دەم تەلەڤیزیۆنەکانتان تەلەڤیزیۆنێکی پێشکەوتووە لەخۆ تەلەڤیزیۆنەکەدی ناوڵە تەماشای ناکەم بەڕاستی زۆر سپاس خۆشی لێ دەکەم لەوە بەرنامەکەشت بەرنامەی زۆر جوانشە لە دەربارەی بودجەکەش بودجەکەش حەقە بە کورسیدی بەڕاستی سەراحەتەن ژیان ئەو هەیە تێدەگە ڕۆ کابرای کاتە پێش دواوە حەقە تێدەگەنە بە بودجە تێدەگەنە بە کورسیدی دەربارەی چکە ئوستاز عەزم لێ ڕۆژێکیان بەرنامەی دابرێ لەسەر زیندانە سیاسیەکانی ناوەخۆ بەش خۆشی لێ دەکەم لەوە بەرنامە جوانە زۆر سپاس مارداوە زۆر سپاس بۆ کاک هەردی لە هەولێرەوە هاوکار لە کەرکووکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک هاوکار باشتر بۆ تو بەڕێزم چۆن زۆر سپاس فەرموو کاک هاوکار تەوەریکەی ڕۆوابزان لەسەر بودجێ دابینکردن بۆ حزبەکان بودجەی حزبەکان کە دیاری کراوە ئێستا پەرلەمان ئەمڕۆ کۆبوونەوەی کردووە لەبارەی ئەوەی کە ئەم پرسە یەکلا بکرێتەوە تا ئێستا زانێرەکان دیار نین کە چی وتراوە ئەگەر ئەو بەپی کورسی دابەش بکرێ ئەو بودجەیە ئەو کارێکی چاکە بەڵام ئایا حزبی یەکێتی پارتی ئەبوو بودجێ بەشیانەکە ئەگەر لەم لاولێ مەسەڵەن وەکو گومرگ و مەسەڵەن وەکو نەوت و بەشیان ناکە ئەو بودجەیە چونکە ئەو کۆمیتێ زۆریان هەیە ناوچێ زۆریان هەیە ئەمە گشتی بودجێ گشتی مەعاشێوە ئەو حزبێکی وەکو
شيوعيه او بدرياتيه بدنيا بشيناك تيجي انا قبل كي كرسي بي كرسي يعني كرسي كزمان السياره الان سنه حسبي هو بجوت لوا سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە ڕۆستەم شوانی نووسویەتی بەڕای من کۆی بودجەی هەموو حزبەکان هێندەی بودجەی وڵاتێکی ئەوروپیە بودجەی ئەم حزبانەش تەنها بەهەدەردانی بودجەیە تا ئێستا کام حەزب پرۆژەیەکی وەک چاکترکردنی لایەنی تەندروستی پەروەردە ژینگە پێشکەش بە خەڵکی کوردستان کردو بەڵام خەڵکی ئێمە بەداخەوە زۆر عاتفین و ئێستاش وەک سەردەمی شاخ لەم حزبانە دەڕوانن. میرۆ لەگەڵماندایە لە کەلارەوە ئەم کاتت باش زۆر سپاس کاک میرۆ سپاس دەکەم کاک میرۆ فەرموو بەڵێ کاکسان وەڵایم پێم باشە ئەم بودجەیە بۆ هەموو حیزبە هێزەکان بەڵێ پێم باشە ئەم بودجەیان پێ بدرێت و حەقی هیچ شتێکتان نەوێت و پێشمەرگەش چەکەکە دانێت و بێتەوە بۆ ماڵ بڵێ کاکە ئەوە ئێمە بەخوا پشت بەخوا دانی خۆمانە خۆین و حەقی هیچ شتێکمان نییە. ئەوە چارەسەرە کاک میرۆ پێت وایە؟ وەڵای من پێ وایە چارەسەرە لەبەرەوەی دەسەرەوەکە دۆ حیزەکان دوو لە ڕووی جەنابەت هەموو کاک میرۆ ئێستا پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات سەرقاڵی یەکلاکردنەوەی ئەم پرسەن دەبێت چی بکەن پێت وایە؟ بۆ بودجێ حزبەکان دەبێت چی بکەن؟ وەڵایی کاکسوانەوە بێت سەرۆکی پەرلەمان بە دادگونێکی زۆر چاکی بۆ بکات. ئێستا ئامارەکان و بڕی بودجێ حزبەکان دیارە بە دۆداچوونی ناوێت دەبێت چی لێ بکرێت؟ سپاس بۆ کاک میرۆ لە کەلارەوە محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەم کاتت باش زۆر سپاس فەرموو کاک محەممەد. کاکە من حەزم کرد پێشەکی باسی ئەوە بکەم کە هەنێ جار تەلەفۆنەکرێت پەیوەندیەکرێت باسی ئەوواکەن کە ئێستا حکوومەتەوە دەستێکێتی پارتی ومانەوەیە بەڕێی من ئێستا حالیان وانە یەکێتی پارتی ڕاستە پێشتر بێت هەنێشتەوە بەڵام ئێستا ئەوەتانی وەزارەتی مالیە بەدەست گۆڕانەوە پێشتر ئەیوت بە زۆر لەسەر داهاتی ناوخۆ بودجێ هەموو خەڵگەیەوە تا ساڵ داهاتی ناوخۆ بەس بەشی لە ساڵی خەڵگەکە ئەم شتانە کەواتە پێشتر هیچی ڕاز نەبووە ئەنجە دوای ئەوە لەسەر باسی ئەوەی کە بودجێ حیزبەکان بودجێ حیزب بەڕای من باشترین ڕێگەچارە ئەوەیە کە لەسەر ئەو دام و دەستگایان و وەزارەتانە بێت کە بۆیان دانراوە لەگەڵ ئەو کورسیەکانیان ئیتر حیزبەکە چۆن دابەشەکات ئەوەی خۆیەتی خۆی زانێت چیەکە دوای حیزبەکان زۆربیان ڕێگەی تریان هەیە بۆ دابینکردنی بودجێ خۆیان وەکو کۆمپانیایان هەیە زۆر شتیان هەیە هەمووانە زین. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد کەیوان لە سلێمانیەوە سڵاو دەبێت کاکەوان هەموو کاتێکت کاکەوان سڵاو ڕێز بۆ کەناڵی یانافت خۆشەویست زۆر سپاس دەکەین سەرزارەت بە هینەکەتان بەرنامەکەتان بەڕاستی بەرنامەیەکی جوانە کاکشوان زۆر سپاس و خێزانەی یەکو کێشێتی پارتی چەند ساڵە سەرۆت و سامانی خەڵکە خۆن بە چەندیها ملیارە دۆلاری پارە سەرفەکرێ بۆ حیزانە کەچی سەرێ بانزین هەر کۆتاییە لە وڵاتە هیوادە شتێ بکرێ بۆ ئەو حیزانە بە پێی کورسی بێ زۆر شتێکی باشە بە کاکشوان خۆتەزانەی خەڵک بەدەست شتی دامایەتی و قەرزداری و بەدەست بێپارەی بێموچەیە ئەناڵێت دەچی حیزبەکان بە ملیارەها پارەیان هەیە کاکشوان هیوادارم پەیوەندەکەم نەسڕێ فەرموو بەڵێ بەڕاستی پرۆژەکەی گۆڕان زۆر بینیمەکە ئاڵێ بە پێی کورسی بێ بەڵام یەکێتی پارتی ڕاستەکانەوانێ ئێستا حیزێکی وەکو شوعی بەڵێ سپاس بۆ کاکەیوان لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڕەزاق لە قەزای خەباتەوە ئەم کاتت باش ئەم کاتە باشتر ئێوارەتان باش بەڕێز زۆر سپاس کاک عەبدوڕەزاق ئێوارەت باش. کاک شوانە سەبارەت بە بودجە ئەگەر داهاتی بودجەی بەرامبەر با حیزبانە بکەین ئەگەر سێقاتی ئەوەندەش بدن بەش ناکات سێقاتیش بین ئەگەر لە خەڵک سەرف نەکرێت ئەگەر لە کوردستان سەرف نەکرێتن بۆ نمونە لە ساڵی 86 دوێنە هەیە ئێستا بەڵاو کرایتەوە لە ساڵی 86
دوبەی ببینە بەغداش ببینە لە سەحرایە کە دووبە لە ساڵی 86 بەغداش ببینە چ بەغداکە ئێستا بەغدای ببینە کە وێران بووە دووبەش وا خەڵەکەم و دەیبینیتن دووبە چه دووبەکە باشە ئەم کوردستانە تاکەی لە قەیراندا دەبیت تاکەی بوتەکە بەشی ئەو حیزبانە ناکەتن لە حیزبێکی بگرە کە ئەوەندە دەنگەی نەهینا کورسێکیش بەدەست بینیتن ئەوجا باسی بودجێکی خەیاڵی دەکەدن هیوادارم ئەو شتە نەمی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تایبەتە بە پرسی بودجەی حەزبەکان وە چی بکرێت بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسە لە فەیسبووکەوە هەڵشۆ عەبدولفەتاح نووسیوێتی پێدانی بودجە بە پارتە سیاسیەکان بە پێی نمونەی چەندین وڵاتان ڕەچاوکردنی دوو جۆرە ئەوانیش یەک ڕێژەی دەنگی بەدەستهاتوو دوو یاخود بە پێی ڕێژەی کورسیە بۆیە لەم دوو پێوەرە زیاتر نییە بۆ هەر جۆرە پەیڕەوکردنێکی دیکە پێچەوانەیە و جیاکردنەوە درێژەدانە بە حەزبە بچووکەکان و ئەمەش پێشێلکردنی مافی هاوڵاتیە دووبار لە دروستکردنی حەزبی وەهمیە بۆیە لە پێدانی بودجە بە پارتە سیاسیەکان لەم کاتی ئەزمەی ئابوووریە پێویستە هەر مامەڵەکردنێکی ناتەندروست ئەوە خراپ لەسەر سەرجەم پارتە سیاسیەکان بەبێ جیاوازی دەکەوێت مەریوان مەحموود نووسیوێتی ئەو پارەی زۆرە مافی خەڵک دەخۆن 100 ملیۆن بۆ کورسیەک باشترە چیتر خوێنی خەڵک مەخۆن ئەحمەد لە شەقڵاوەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد بەڵێ سپاس دەکەم ئەو کاتە سپاس بۆ تۆش فەرموو سپاسان دەکەم ئەو بەرنامەیە بەس ئەمن یەک ئەوە داواکاریمەیە بەڵێ بەنسبەت ئەو حیزبانە بەڕاستی یعنی هەموو حیزبەکان هەموو دوو معاشیان هەیە معاشێکیان لە دەوائر وەردەگرن معاشێک لە حیزب وەردەگرن يعني عزم لي برلمان او اوي لي بكوريتوا او معاشك على حزب وردقري قيدني بس او معاشي لدوائر وردقري هاوي امن ده سند هذا ناس هاوي معاشي انا دايره الشيء ويت سباس انا كمان عند داوا كاريم بله زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە شەقڵاوەوە خەدیجە لە سلێمانیەوە ئەم کاتت باش خەدیجە خان هەموو کاتێکی خۆش باش کاکشوان زۆر سپاس سەر بوو کاکشان قسێکی پێشونان هەیە ئەڵێن بەزستان جارێک ئەڵێن سارد ئەمە قسەی پێشونانە هەموو ئەو حیزبانەی کە هەموو ئەیان و ئێمە دنیا ئەکەین بە شامی شەریف ئەیان و یەکێتی و پارتی دزین باشە ئەوان دزین و خیانەتیان لە میلەت کردووە بەڵام بردێکی بۆ حیزب تەرخانەکەن ئەوان نەیانە و ئێمە دەسەڵاتگیری نەدەست دنیا ئەکەین بە شامی شەریف ئێستا سەرۆکی پەرلەمان بە شەرمەوە لە پەرلەمانە قسەکە ئەندەم پەرلەمانەکانیان بە شەرمەوە قسەکەن هەر ئەسڵەن ڕوویان نایە داواکاری خەڵک خەنە ڕوو هەر ئەسڵەن ڕوویان نایە باسی کێشەی خەڵک کەن يعني شو بودجێکی باسەکەن ئەوان واز بێنن بڵێن کاکە ئێمە بورجەمان ناوێ با خەڵک ئەو یەکێتی و پارتیش تۆ چۆن بەخۆیان ناچاو لەوان بکەن ئەوان تا ئێستا یەکێتی و پارتیان بەدز ناوە بردو بە خیانە ناویانە بردو پارەی میلە دەخۆن ئەی ئەوانی سەپارەی بورجیان بۆ چییە ئەوە نەیان بوێ ئەوان هەمان معاشیان هەیە و هەموو هەرکە زەماڵی خۆی دانیشتۆ پات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نەشوان لە قەسرۆکەوە ئەم کاتت باش سەرشام قەتن باش زۆر سپاس فەرموو کاک نەشوان من سەبارەت من لە پرۆگرامەوە باشتر نەگەشت سەبارەت چیە بورە کاک نەشوان نەزانیەوە تەوەرەکە لەسەر چییە؟ بەڵێ تایبەتە بە بودجەی حەزبەکان وە چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە یەکلا بکرێتەوە بودجەی حەزبەکان کاک نەشوان والله دەبیتەوە پەرلەمان بڕێگی سەر ئەو چەندە بدەت باشە ئەمڕۆ کۆبوونەوەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان بەڕێوە دەچێت نازانم تا ئێستا زانیاری نیە لەوەی کۆتایی هاتوویان نە کاک نەشوان چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە یەکلا بکرێتەوە دەبێت پەرلەمان چی بکات پێت وایە گەر دەڵێی پەرلەمان دەبێت یەکلای کاتەوە وڵا دەبێت دەنگ من بە ڕای خەڵک بکەن ئەگەر ڕای خەڵک چی بکات بۆ بودجەی حەزبەکان ئەگەر وایە ئەگەر ڕەنگی خەڵکەوە دەنگی خەڵکە دەبێت چی بکات بۆ بودجەی حەزبەکان دەبێت چی بکات چی لێ بکات والله خەڵ نازانم بەڕێز لەسەر تەوەرەکە چێ بەس من لەسەر شتێکی قسە دەکەم ئەوە چەند ڕۆژە ئێمە لە سەنگەرین 22 ڕۆژە دەڵێن ئەو ڕاتب دێت ئەو ڕاتب دێت نازانم لەسەر حیزبەکانە لەسەر حکوومەتە نازانم کێ ئەو بوتە دەیت ئێوەش لە کەناڵێن هۆرتە ڕاستێکی لێتانەیە ئەوە دەڵێن ئەو ڕسوبە ڕاتب دێتن ئەو ڕسوبە ئەو ڕکەت
بەڵێ کاک دەشوان ئێمە لە خۆمانەوە ناڵین ئەگەر لەلایەنێکی ڕسمی حکوومەتی هەرێمەوە ئەمە ڕانەگەندرێت و لە وەزارەتێکەوە ئێمە لە خۆمانەوە قسەیەک ناکەین بەڵکو لەسەر زاری بەرپرسێکی حکومیەوە ئەمە دەگوازینەوە. سپاس بۆ پەیوەندەکەت. هەژار لە خەلەکانەوە. ئەم کاتت باش کاک هەژار. زۆر سپاس دەکەین. لە خەلیفانەوە کاک هەژار فەرموو کاک هەژار. دەربارەی بودجەی حزبەکان کاک هەژار چی دەڵێی؟ بەداخەوە دیارە نیتوانی بەردەوام بێ لەگەڵماندا. سلێمان لە ئەڵمانیاوە بەڵێ دیارە ئیش پەیوەندەکەی پچڕاوە. ڕێبوار لە قەرەداخەوە. ئەم کاتت باش کاک ڕێبوار. کاک ڕێبوار لە قەرەداخەوە. زۆر سپاس فەرموو کاک ڕێبوار. کاک شوانجان سەبارەت بە تەوەرەکەتان تەوەرەشی زۆر جوانە. سپاس. بەڕاستی سێرە بەلای منەوە هەندێک کەس تەلەفۆنەکەڵێ ئەو حیزبە بەشی ناکاوە حیزبە وایەوە وایە هەموو دەنگدانێک لای کردوێتەوە. ڕێژەی کورسەکان باشترین شێوەیە بۆ دابەشکردنی بودجەی حیزبەکان. بەڵێ لەبەر ئەوە من پێم باشە بە پێی ڕێژەی کورسی بێ و هەروەها ئەو حیزبانەشی کەوە مێژویان هەیە یاخۆتیریان هەیە ئەوانە کەیفی خۆیانە مێژویان هەیە مەعاشیشیان هەیە با ئەگەر دەنگی ئەومە جمهوریان نییە با بچنە پاڵ حیزبەکانی تر یاخود واز لە حیزبەکانیان بێن و بە شێوەیەکی تر خەباتی سیاسی بکەن. سپاس بۆ کاک ڕێبوار. زرار لە خەباتەوە. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک زرار. باشی کاک شوان لەسەر تەوەرەکەی حزب کاک شوان ئەمە هەموو گانزەی لە حزب و لە حکوومەت دەکەین تەوەرەکەی لۆ کاتی دەنگدان ئەمە لۆ گانزەی لێ ناکەن لۆ ئەو کاتێک گانزەیان لێ دەکەن لەسەر بودجە و ڕاتب و نازانم چی ئەخر دەبا لەو کاتی ما وەختێ دەنگداندین با دەنجان پێ نەدەین بامەش ئەو ڕۆژ گانزیان لێ نەکەین خۆیان ناکات شوان لەبارەی بودجەی حزبەکانەوە چی دەڵێی کاک زرار؟ بە قورئان خۆی بودجەی حزبەکە بودجەی حزبەکان خۆی دەبی ئەوانە شتەکان دیاریکەن لە لای پەرلەمان ئەگەر لای پەرلەمان و لە لای حکوومەتی دەستگای هەموو حزبەکان ئەگەر دیاری نەکرێ ملت استفادە لێ ناکەم مەوەسی دیاریە لۆ ملەتی ملت استفادە لێ بکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. لە فەیسبووکەوە دڵسۆز هەورامی نووسویەتی هیوادارم موچەی هەژاران بدرێت نەک باسی حەزبەکان بکرێت. بودجە چارەسەر دەبێت ئەگەر مەبەستی بودجە چارەسەر ببێ اینجا باسی بودجەی حزبەکان بکرێت. فریاد لە ڕانیەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک فریاد. ئەم کاتەی تۆ بینەرانیش باش. سپاس دەکەین. فەرموو کاک فریاد. سەبارەت بە بودجەی حیزبەکان لە هەموو دنیادا حکوومەت ملزم نییە بەوەی کە حیزب بژێنێ یا دامێکی مادی بکە بەڵکو ئەوەی پێویستە هەواداران و ئەندامانی حیزبەکان خۆیان یارمەتیدەری و کۆمەکەری حیزبەکانن بەڵام بۆم قۆناغەی ئێستای کوردستان ئەوەی پێویستە پەرلەمانی کوردستان بیکە بودجەی حیزبەکان سنووردار بکە و لە ڕێگەی پرسکردن بە کۆمەڵێک شارەزاوە ئەم بودجەی حیزبانە ڕێک بخرێ و یاسای بۆ دەربکرێ و لە هەمان کاتدا دەرکردنی یاساگەش پێویستی بە ئالێتێکی بەهێزی جێبەجێکردن هەیە بەوەی کە ئەو یاساش جێبەجێ بکرێ و ئەو ناڕێکی و نادادیەی کە لە بودجەی حیزبەکاندا هەیە بەڕاستی ڕاست بکرێتەوە بە پێی قەبارەی حیزبەکان بودجە تەوزیعی سەر حیزبەکان بکرێ بۆ ئەم قۆناغە و لە قۆناغەکانی دواتریشدا یاساگە پێویست. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەزیز لە چەمچەماڵەوە. کاشانی بەڕێز ڕێز و سڵامێ بۆ خۆت بۆ هەموو کارمەدانی ئێرانسی بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک عەزیز. کاکێ شوانی بەڕێز ئەگەر ڕوخسەتم دەی وەکو برایەکی بەڕێز من سکاڵایەکم هەیە بتوانم دەری بڕم. بەڵێ فەرموو. کاشوانجان من کارمەندێکی داناغازمەوە بۆ ماوەی 4 ساڵە لەوێ 6 ساڵە لەوێ ئیشەکەم و بۆنی غاز و
ژارە لە مژم ئێستاش ئەمڕۆ داوام لە وزارەتی سامانە سروشتەکانەوە بە تابەتی بەڕێز کاگاشتیاورانی کە دەریان کردم بەبێ هیچ هۆیەک و سەبەبێت تەنانەت سەرەوەکەیشم پێڵێن ئایا مافی مرۆڤ و ئینسانیەت و حقوقی کۆمپانیەکان ئەمانەیە بۆ ستافە کوردەکان کە ستافە ئەزەرەکان دێن هایلاف لە وڵاتە ئێمە ئەژین و دەقاتیش پارەکەی ئێمە ئەمڕۆ منیان دەرکردۆ 6 ساڵە بۆ نێغازە لە مژم و بەبێ ئەوەی هیچ سابێکم بۆ بکەن بەبێ ئەوەی هیچ سەبەبێکە و بەبێ ئەوەی سەبەبی دەرکردنەکەم پێ بڵێن ئیدا داوا لە بەڕێز کاگاشتیاورانی بکەم ئەگەر بۆ دەقەیەک لێ بتوانم بیبینم زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت ئارەزوو لە چۆمچەماڵەوە ئەم کاتە باس کاکسوانیان سپاس دەکەین ئارەزوو خان ئەلو کاکسوان باسی زۆر سپاس ئارەزوو خان گوێمنێتە بەڵێ ئارەزوو خان گوێت لێمانە بەڵێ بەڵێ باسی زۆ حکوومەت و بەڵێ بەڵێ باسی ئەستانە ئەجا من داواکارم تۆزە گرنگیش بە پێشمەرگە بدەن باسی پێشمەرگە بکرێت باسی قەیناکە باسی معاشی حیزبەکان نەکرێت باشە بۆ باسی پێشمەرگە ناگرێت بە 500,000 دیارۆ لەو خوارە سنگی خۆی بەبەرگ و لەولاوە و هیچ باەکەی پێ نادرێت من و خوژنە پێشمەرگەیە پیاوەکەم وا مانگێکە بریندار بۆ تا ئێستا یەک بەرپرسێ یەک کەسێک سەردانمانی نەکردووە تەلەفۆنێکی بۆمان نەکردووە بەڕاستی لەسەر حسابی خۆمان خەستەخانەکەین مانگێکە دەستی تەحقوە لە خەستخانەی شۆڕ هیچ شتێکیان بۆمان نەکردووە بەڕاستی وامان لێ هاتۆ پەناما بڕۆتە بەری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سیروان ئەم کاتت باش کاک شوانگیان باش زۆر سپاس فەرموو کاک سیروان کاکە شوان لە ڕاستیە من وەڵامی پرسیارەکە تەنها ئەوەندە دەمەوە ئیشی پەرلەمان بێ لەسەر بودجێ حیزبەکان کارکە گرینگە پەرلەمانتارانەوە چۆن چاودێرن بەسەر حکومەتەوە چاودێرن بەسەر حیزبەکانەوە بە جۆرێک چاودێرن بەسەر ژماری شەهیدان و خەباتی شاخ و شار و چاودێرن بەسەر چالاکیەکانەوە ئەمە ئیشی پەرلەمانتارەکانە لە ماوەی 4 ساڵە بودجێ حیزبەکان دیاری بکەن و وەسیزان بدەن بۆ 4 ساڵی دوای خۆیان کە لیژنەی دووەمی باڵین کابینەی دووەمی پەرلەمان دوای خۆیان دەست بەکارە بێ کار بکرێت لەسەر ئەم پەرلەمانتارانە بودجێ حیزبەکان چاودێرێکی زۆر جدی بن تا چەند ئەم حیزبە شانیوێ ئەو بودجێ بدرێتێ تا چەند ئەو شەهیدانەی ڕاستەکە تۆمار کراون بنەماکان ڕەچاو بکرێن یا ژماری دەنگدان یاخود موچەی ڕێزلێنان بترێ بە حیزبانەی کە شاخ و شاریانە خەباتی شاخ و شاریانەیە و هەر حیزبێکی تریژە داهاتووە ئەگەر تازە خۆی ئەعلانەکە لەسەر ئەساسی چالاکیەکانی لەسەر ئەساسی پێگەی کۆمەڵایەتی بودجێکی بەدا بکرێت بەڵام بەداخەوە پەرلەمانتاری ئێمە سپاس بۆ کاک سیروان سلێمانیەوە ئارام سابیر لە فەیسبوکەوە نووسێتی لەم سەر و بەندەدا کە بڕیارە پەرلەمانی کوردستان بەم نزیکانە خوێندنەوەی دووهەم بۆ پرۆژە یاسای بودجەی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکات بە مەبەستی پەسەندکردنی هیوادارم پەرلەمانتارانی کوردستان پێوەرێکی جیهانی دادپەروەرانە بۆ ڕەخستنی بودجەی پارتە سیاسیەکان پەسەند بکەن و دوور بکەونەوە لە پێوەرەکانی خەباتی شاخ و تەمەنی حیزبەکان بەشداریکردنی حیزبەکان لە هەڵبژارنەکانی ڕابردوودا. فەرهاد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک فەرهاد سپاس دەکەین فەرموو کاک فەرهاد وڵای تەوەرەکەشم بڵین داخل بەسەر تەوەرەکەی جەنابتان نوێ بەجیلاخی بەسەر کۆمپانیاکەتانەوە وتم حەزەکەم پێتان بڵێم بەڵێ کاک فەرهاد هیوادارم لەسەر تەوەرەکە قسێکیشت هەبێ فەرموو بەڵێ وڵای یەکە تۆ بێتاقەت بوو مەقسەم وتم ئەم خەریتی ئەم کورسیتی 1 و 2 کاک فەرهاد بەڵێ کورسیتی 1 و 2 بۆ خەریتی مزگەوتی تیانیە کاک فەرهاد ئەمە پێشتر وڵامی دراوەتەوە لەلایەن ئەم بەڕێوەبەری کۆمپانیا ئەم وڵامانی هەبووە پێشتر ئێمە نامانوێت بچینە سەر هەندێک کورسیتی 1 و 2 نابێ بەڵێ ئێمە ئەو هەمووی تیا کاک فەرهاد تەنانەت خۆمان خەریکی ئەڵێ هینی شورتە و خەستەخانە هەموو شەهیدای بەس باش ئەمە پێشتر وڵام دراوەتەوە لەلایەن کۆمپانیاوە کاک فەرهاد ئەمە پەیوەندی بە تەوەرەکەەوە نیە سەبارەت بە بودجێ حیزبەکان وەکو هاوڵاتیەک چ قسێکت هەیە بەڵێ وڵای بۆ تەوەرەکەی قسێکم بەڵێ سپاس دەکەن زۆر سپاس بۆ کاک فەرهاد لە سلێمانیەوە شێرزاد لە قادرکەرەمەوە ئەم کاتت باش کاک شێرزاد هەموو کاتێک دوازدە خۆشی ئەو بەرنامە جوانت بێ یەکەم وڵای من داواکارم بودجێ حیزبەکان بە پێی کورسی پارە بۆ حیزبەکان دیاری بکرێت لەگەڵ ئەمەشدا وەکو ڕێزێک مەبلەغێک دیاری بکرێت بۆ ئەو حیزبانەی کە لە ڕابردوودا خەبات و ماندووبوون و شەهیدیان داوە ناکرێ ئێستاکە بێبەست بکرێن بە هەر جۆرە بەڵام ئەگەر مەبلەغێکی ڕەمزیش بێت بۆ ئەو حیزبانە دابنرێت بۆ نمونەوەکو حیزبی شوێنسێک ئەو حیزبانەی ترکە لە ڕابردووە خەباتیان کردووە
قوربانیاندا بەڕاستی ناکرێت دەبێ بێبەش بکرێت بە هەر پاسایە بێت وە کورسیش باشترین سەنگە بۆ ئەوەی ئەو حزبانە هەر کەسێک مەبلەغە پارەی خۆ وەرگێ و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ کاک شێرزاد لە قەدرکەرمەوە. سلێمان لە ئەڵمانیاوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش و هەموو کاتێکت باش بەڕێز. سپاس کاک سلێمان فەرموو. بەڕێز دەربارەی تەوەرەکەتان منیش هەوڵ دەدەم بەشداری بکەم. بەڵام تەوەرێک دەجیا لە تەوەرەکان هیوادارم کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو ئەو کەسانی کێژویان لە منە بە مەکتەبی سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان و بە هەموو حزب لایەنەکان ئێستا کە دەربارەی بودجە لە کوردستان شتێکی ناباوە و ناوزڕاندنیشە بەڵام کەچی ڕۆژانە یان هەر سعاتێک تەکلیفی سەرۆکی کۆماری عراق و سکرتێریەکی نیشتمانی کوردستان مامجەلال ڕۆژانە بە ملیۆنەها دۆلاری لێ سەرف دەکرێت و کە گەڕانەوەکەشی 30 میلیۆنی لێ سەرف کرا بەڵام بەڕاستی جێگای شەرمەزاریە کە تەنها ڕسمێک یان تەنها شتێک بەو 5 میلیۆن کەسە پیشان نادرێتن. بەڵێ کاک سلێمان داڵی ئەوە نیم کە پیش بەڵێ سپاس بۆ کاک سلێمان لە ئەڵمانیاوە کە دوا پەیوەندی مامەبەرزان تا سبەینێ هەر لە خۆشی دابن.